ئەوەی لە کوردستاندا ئەنجام درا مەبەستی دامەزرانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان نەبوو بەڵکو بە پێچاوانەوە خەونی دامەزرانی دەوڵەتی کوردستانی لەبار برد یاخود بۆ ماوەی چەندین ساڵی دیکەی درێژخایەن ئەم بابەتەی دواخست چونکە ئەم هەرێمە ڕاستە مەسەلەن دەستوری عێراقیش وەکو مادەکان پشتیوانی دامەزراندنی دەوڵەتی هەرێمی کوردستانیان نەکردووە بەڵام لە دیباجە بەشێکی دەڵێت یەکێتی خاچی عێراقی یەکێتی فدرالی عێراقی یەکێتێکی ئارەزومەندانیە بەڵام زۆربەی زاناکان متفقن لەسەر ئەوەی کەوا دیباجە سەنەدێکی قانونی نییە بەتایبەتی بەڵام لە هەر حاڵدا ڕەئی واز هەوێ کە سەنەدێکی قانونی هەیە بەتایبەتی ئەوانەی کەوا پەیوەندی بە سیادە و بە نظامی سیاسیەوە هەیە واجگە لەوەش ئێمە دەبینین یاساکانی نێودەوڵەتی بەسەر یاساکانی ناوخۆیدا زاڵن واتە لەو حاڵەتەدا هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە کەوا ڕیفراندۆم ئەنجام بدا بەڵام ئەوە ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان ئەنجام دەرا وەکو باسمان کردن ئامانجێکی دیکەی سیاسی لە پێش بوو ئەو ئامانجانش طبعا پەیوەندی بە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و کێشەی سەرۆکاتی هەرێم و هەندێک کێشە و تەسفیاتی دیکەی حسابات لە نێوان لاەنە سیاسەکانی دیکەدا لاەنە سیاسەکان دیکەدا هەبوو و پەیوەندێکی دیکەشی بە پلانی تورکیاوە بوو و پیلانی تورکیا لەو بابەتەدا دەوری هەبوو واتە تورکیا پیلانی ئەیوبی هەبوو لەو بابەتەدا ئەگەڵ ڕیفراندۆمەکە سەری گربایە چونکە ئەمە خۆی ئۆردوغان خۆی داواژەری ئەوە ڕیفراندۆمە بوو ئەویست هەرێمی کوردستان بە شێوەیەکی قوبڵس مامەڵی لەگەڵدا بکاتواتە وەکو قوبڵس بیخاتە باوەشی تورکیاوە لە ئایندەیەکەی نزیکدا لەوەی گەوانەوەی وڵاتی مووسڵ بۆ خاکی تورکیا و هەروەها دەوڵەتی عوسمانی ئەمە یەک لە پیلانەکانی بوو و هەروەها گەل لە پیلانەکەشدا سەرکەوتنە بوو ئەوە پیلانی بی هەبووکەوە ئەم ناوچانێکەوە ناوچە جێناکەکانەوەوە ڕیفراندۆمیان لێ ئەنجامدرا وەکو کەرکووک و ناوچەکەش لە سەرەکەن بگەڕێتەوە ژێر هەژمۆنی حکوومەتی مەرکەزی واتە لە هەردوو حاڵەتدا کورد زیانمەندی یەکەم بوو طبعا بۆ تورکیا ئەم بابەتەی کرد تورکیا ئەمەی بۆ ئەوە کردکەوە ئاگاداری ئەوە بوو کەەوە کورد هاوپەیمانێکی بەهێزی نێودەوڵەتی بوو لە جەنگی داعش و هەروەها کوردیش وعدی ئەوەی پێدرا بوو ئەگەر ڕیفراندۆم لە هەرێمی کوردستاندا نەکات ئەوە ئەمریکا هەلێک ئەوە قسێنێکەوە هەرێمی کوردستان دانووساندن لەگەڵ بەغدا بکات وهەروەها بەدانووساندن لە ماوەیەکی دیاریکراودا لە ماوەی ساڵێکدا کێشەی ناوچەی 140 لەگەڵ بەغدایەک لا بکاتەوە و هەروەها مەسەلەی پێشمەرگە و مەسەلەی هاوکاری و هەماهەنگی لە نێوان ئەمریکا و هەروەها جیهاتە ئەمنەکانی عێراقیدا ئەوە بکات یعنی بەدەست بێنێتواتە ئەو هەمانگە بەردەوام بێت و هەروەها ئەمریکا وعدی ئەوەشی دابووکەوە بەدانووساندن ئەوە یەکلا بکاتەوە ڕیفراندۆم ئەنجام نەدرێت و ئەم ناوچانە بگاونەوە سەر هەرێمی کوردستان و لە حاڵەتێکیشدا ئەگەر دانووسان نشکستی هێنا ئەوە ئەمریکا پشتیوانی ئەوە ئەکا کەوا فیدراڵێتێکی بەهێز یاخود ئەوە تا کۆنفیدرالی هەتاکو دامەزرانی دەوڵەتی کوردستان ئەمریکا بەڵێنی ئەوەی دابوو بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەم پێشنیاری ئەمریکانەوەت کردەوە بەڵکو بەرەو پێشنیاری بەرەو پیلانی تورکیا چون بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم طبعا تورکیا بۆ ئەمەی کرد هەروەکو باسمان کرد بۆ جوانەی ئەو ناوچانە یاخود لە دەستوری کەرکووک و ناوچە جێناکەکان لە دەست هەرێمی کوردستان و گەوانەوەی بۆ باوەشی حکوومەتی ناوەندی لە لاکە دیکەشەوە تورکیا ڕەنگە لەو پلانە دەسابێت کە ئەمریکا پلانی هەبووکەوە لە ئایندەیەکی نزیکدا هەرێمێکی یاخود دەوڵەتێکی کوردی لەسەر خاکی سووریا و لەسەر خاکی لە ڕۆژهەڵاتی سووریا و هەروەها باکووری عێراقدا دروست بکات و بیانکە بە یەک دەوڵەت و هەروەها بیگەینتە سەر منفەزی دەریای ناوەڕاستکەوە ئەمەش کوردی بە دنیا دەبەستەوە بۆیە تورکیا هەستا زوو دەرکی بەم مەسەلەیە کرد و یەکسەر لەوەگای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ویستی ئەم خەونە لەبار بات هیچ قازانجێکی بۆ کورتێدا نەبوو و کەرکووک لە دەستوو ولاکە دیکەشەوە طبعا کە لە کەرکووک لە دەستوو ئاسەوارێکی دیکەش بەدواوەدا هاتکەوە ئەویش لە دەستوونی عفرین بوو طبعا ئەمە بە ئیتفاق بوو لە ئەنجامی ڕیفراندۆم و هەروەها 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە طبعا پێش 16 ئۆکتۆبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو عەبادی لە لێدوانێکی تەلەڤیزیۆندا بۆ خۆی بیانی کرد تا ئێستا ئەوە دی ئەو لێدوانەش نەدراوەتەوەکەوە ئەوە خۆی اتفاقی لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە کەوا ئەو ناوچەنە چۆڵ بکەن بەرامبەر بە پارێکی دیاریکرا و نازانم 450 ملیۆن دلار بۆ خۆی قسێک لەو بابەتەیەوە کرد و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش طبعا پێم وانیە قازانجێکی ستراتیژیان کرد بێت بەڵام ئەگەر ممکنە شخصیان قازانجیان لەوەدا بوو بێت بۆ ماوەیەکی کاتی مانەوەیان لە دەسەڵاتی خۆیاندا دەرێژ کردەوە بەڵام گۆزێکی گەورەیان لە ئایندەی هەرێمی کوردستان و هەروەها ئایندەی سیاسی نەوەکانی داهاتوودا و بۆ ئەوەی کەوا بتوانن
دەوڵەتانی دەوروبەر لە خۆیان ئەڵازی بکەن و هەروها پشتیوانی دەوڵەتانی ئەقلیمی زیاتر بۆ خۆیان بکەن تاکو لە دەسەڵاتدا بمێنەوە